سەرباری ئەوەی کە هەڵبژاردن کرا و لە هەڵبژاردندا توانیان تۆزێک لە خەڵک بێننەوە و فریوکاری و شت بکەن، بەڵام ساڵی دابڕانی بەرینبوونەوەی قڵشتی نێوان دەسەڵات لەلایەک و جەماوەری چینی کرێکار و خەڵکی زەحمەت لەلایەکی تر بوو. زۆر بە ئاسانی دەتوانین بیبینی. هەر ئێستا ئێمە شاهیدی ناڕزایەتی مامۆستایانی گرێبەست، بەشێک لە بنکە تەندروستیەکان، کرێکارانی ژینگە پارێز زۆر شوێنی کە ئەو بەجیالەوەی باسی ئەوانەکە لەسەر شەقام هەیە، وەک ناڕزایەتیش لە هەموو کوچە و کەناڵێکی ئەو کۆمەلگایە لە زاخۆ تا دەگاتە خانەقین قوڵب دەدات. هێشتا خواستی ڕاماڵی نیە و دەسەڵاتە واقعیەتە. لە 2024 هەڵبژاردن کرا بە کۆمەڵێک بانگەشەوە هاتن، بانگەشەی گەورەیان کرد، بانگەشەکانیان قوتبی کردەوە، لە ڕێگەی قوتبیکردنەوەی بانگەشەکانیانەوە توانیان تا ڕادەیەک لە هێزی خۆیان بەرنە سەر سندوقەکانی دەنگدا. بۆیە دەڵێم هێزی خۆیان، ئەو هێزەی کە یەکێتی و پارتی هەیەیانە و لێیان تۆرا بوو، توانیان بە ئیمتیازاتی جۆرا و جۆر بە بەڵێنی جۆرا و جۆر وەلا کەڵک وەرگتن لە ململانەیەکی یەکێتی و پارتی لە بەرامبەر یەکتردا هەیەیانە توانیان بەشێک لەوانە زیاتر بەرنە سەر سندوقەکانی دەنگدا. بێ ئەوەی ئەوە تەسیری لەسەر ئەو واقعیەتە کردبێ کە خەڵک بڕوایەکی بە ئاڵوگۆڕ نیە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بکرێت.